ئاوهای هەڵبژاردن گەرمە بەراورد بە کەشوهەوای ناوچەکە کە کەشێکی ساردی هەیە. ئێمە لە قوتابخانەی زێڕینین، دیارەم قوتابخانەیە بۆ ڕاگەیاندکاران دیاری کراوە کە ڕووماڵی هەڵبژاردننی تێدا بکەن. ئەم قوتابخانەیە لە 1590 دەنگدەری هەیە و بەسەر 5 وێزگەدا بەشبووە کە 370 هەر وێزگەیەک 370 دەنجی هەیە. ئەمە ئاماژە بۆ بدەم لە کاتژمێر 7 سەر لە بەیانی لە سنووری ئیدارەی سۆران بنکەکانی دەنگدان بەڕووی دەنگدانی تایبەتدا کراونەتەوە و تاوەکو ئێستا ئەوەی ئێمە پرسیارمان لە کۆمیسیۆن کردووە هیچ کێشەیەک لە ئامێرەکانیان نەبووە هەڵبژاردن بەباشی بەڕێوەچێتن کە تیایدا لە سنووری ئیدارەی سۆران چواردە بن کە کراونەتەوە 61 وێزگە هەیە و 17844 دەنگدەر لە سنووری ئیدارەی سۆران لە هێزە تایبەتەکان هێزە ئەمنیەکان ئەمڕۆ دەنگەدەن. لە قەزای سۆران سیدەکان مێرگەسۆر چومان و لە خەلیفان و مێرگەسۆر و چۆمان بنکەکانی دەنگدان کراونەتەوە بەڵام لە هەریەکە لە قەزای ڕەواندوز و لە خەلیفان هیچ بنکەیەکی دەنگدان نیە ئەمانە لە سۆران و چۆمان لە بنکەکانی تری دەنگ دەدەن. ئەمە ئاماژە بە بنکەکانی دەنگدان بکەم لە سیدەکان لە قوتابخانەی سیدەکان دەنگەدرێتن و لە چۆمانیش لە قوتابخانەی چۆمانی تەکەڵاو دەنگەدرێت لە سۆران دیانە دوو لە ڕاپەڕین و هەروەها لە قوتابخانەی زێڕین و لە گوڵی زەر و لە 26 گوڵان دەنگەدرێت هەروەها لە بنکەی سۆران دیانایەکیش لە قوتابخانەی ئەستێرەی کچان و شەهید دکتۆر عەبدوڕەحمان و هەروەها لە قوتابخانەی سروشت و لە قوتابخانەی لاڤان دەنگەدرێت لە قەزای مێرگەسووریش لە هەریەکە لە قوتابخانەی شێروان مەزن و ئامادەیی مێرگەسوور دەنگەدرێت هەروەها لە بلێ و بارزانیش لە ئامادەیی بارزان و ئامادەیی بلێ دەنگەدرێتن تەواوی بنکەکان چواردە بنکەن وەک ئاماژەمان پێدا لە سنووری ئیدارەی سۆران و 61 وێزگە لەم چواردە بنکەیە هەیە. تاوەکو ئێستا هیچ گرفتێکی دەنگدان نەبووە و ئێمە پرسیارمان لە کۆمیسیۆن کردووە ئاماژەیان بەوەداوە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە گەرگرفتی پەنجەمۆر هەبووە هاوڵاتی نەیتوانیوە دەنگدا بەڵام ئەم هەڵبژاردنە لە ڕێگای کامیراوە لە ڕێگای وێنەگرتنەوە ئەم گرفتەش چارەسەر کراوە هاوڵاتیان ئەتوانن دەنگ بدەن. من وتەبێژی پۆلیسی سۆرانم لەگەڵە بێتن کاک شەماڵ دێواری ئەگەر بێتە ئێرانە سڵاوتان لێبێتن پرۆسەی دەنگدان چۆن بەڕێوەچێتن لە سۆران. سوپاس بۆ خوای گەورە دوای وەرگرتنی ئەرچی پاراستنی سندوقەکانی دەنگدان گشت لەلایەن کارمەندەکانیمان کە کارمەندەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران و هەروەها دەستگا ئەمنیەکانی تر لە کاتژمێر 7ەوە دەنگدان دەستی پێکردووە تا ئێستا بەبێ کێشە پرۆسەکە بەڕێوەچی سوپاس بۆ خوای گەورە هیچ کێشە و گرفتێک نییە. ئەم هەڵبژاردنەوەی من تێبینیم کردووە لە چاوە بژاردنەکانی تر کە ڕووماڵمان کردووە هێزە ئەمنیەکان لە ڕابردووەگەر قەرەباڵغیان دروست کردوێ بەڵام لەم هەڵبژاردنە قەرەباڵغی نیە ناوە دێن دەنجی خۆیانە دەن ئەمە لە هەڵبژاردنەکانی تر لەوانەیە کێشەی دەنگدانیان هەبووە بێ بۆیە ئەم پاڵەپەستەوە دروستە بوو بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ لە چۆنیەتی دەنگدانەکە هیچ کێشە نییە زۆر بە ئاسانی ئەتوانی بچی دەنجی خۆت بێ و بڕۆی بۆی قەرەباڵغیش دروست نەبوو. ئێستا ئەو هێزە ئەمنیەکان هیچ گرفتێکیان نەبووە هەبووە دەنجی نەخوێنێتەوەیان بەبێ گرفتی بەڕێوەچێت تا ئێستا تا ئەم کاتەش هیچ کەسێک لە هێزە ئەمنیەکان هیچ گرفتێکی نەبووە و هیچ کێشەمان نەبوو. سپاس کاک شەماڵ دەواری وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی ئیدارەی سۆران بەڵێ کارزان ئەوەی ئەم هەڵبژاردنە جیا کاتەوە کە قەرەباڵغی لە بنکەکانی دەنگدان لە کاتی هاتنە ژوور زۆر نییە لە هەڵبژاردنەکانی ڕابردووێمە لە کاتی ڕووماڵکردن پاڵەپەست ئەمان بینی پاڵەپەستۆیەکی زۆر دروستە بوو بەڵام لە ئێستا کە هەرم لە دەرەوەی قوتابخانەکە هەم لە وێزگەکانیش قەرەباڵغیەکی ئەوتۆ نییە کە ببێتە مای ئەوەی هێزە ئەمنیەکان بێزار ببن لە کاتی دەنگداندا بەڵام زانیاریەکانی ئیدارەی سۆران.